هەرچی فەرزەکان هەیە هەموو فەرزەکان لەسەر ئەرزە خوا فەرزی کردووە بەس تەنها نوێژ لەسەر و حەو ئاسمانەکە لە لای ئەرشی خۆی لە شەوی میعراجە بە پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرز کردووە ئەمەندە گەورەیە نوێژ بەس تەنها نوێژ لە ئاسمانەکان فەرز کراوە لەسەر و حەو ئاسمانەکە لای ئەرشی خوا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم کراوە پێشی وتراوە 50 نوێژم لەسەر فەرز کردوین ئەوە بۆم کردن بە 5 بەڵام لای خۆم هەر 50 ئەنووسم یەک نوێژەکەی لای خوات بە 10 نوێژ بۆ دەنووسێت تو سەیری ڕەحمی خواکە نوێژێکی تو لای خوا بە 10 ئەنووسرێ اینجا بۆ هەموو خێرەی کە تایەتی بۆ هەموو ڕەحمەتی کە تایەتی هەر 5 فەرزەکە نیو سەعاتی لێ نابە لە شەو ڕۆژەکە یعنی پێو ئەغزە نیو سەعاتی بۆ خوا بێ ئەی چۆن ڕوودێکە مناڵەکە و نەخۆشکەوەی بڵێ یا ئەڵڵا ئەی چۆن ڕوودێکە تووشی دەردێ بووی نەخۆشیە بووی موسیبەتێکە بڵێ یا ئەڵڵا بەس تۆ ئامادەنی لە 24 سەعاتە نیو سەعاتی بۆ خواکە دانەی ها بەس بۆ ماوەی 1 دقە هەوا لێ بگرێتەوە ئۆکسجینی لێ نێڵێ حاڵت چێ بێ کاکە نوێژی بۆ مەکە خوا مەناسە هیچیشی بە قسە مەکە بەس تۆ شەرمێ بەخۆ بێ لەسەر ئەرزێ مەژی کە خوا دروستی کردووە ئایا مەخۆرەوە کە خوا دروستی کردووە نانێ مەخۆ کە خوا دروستی کردووە هەوایەک هەڵبەمژە دانم هیچی پێکرێ بەبێ خوا تۆ لەسەر مڵکی خوای تۆ عەبدی خوای ئەچی تۆ بەردەمی خوا بە ڕوت و قوتی بە سەرپەتی بە پێپەتی بە خەتەنە نەکراوی کەس نێ فریاکەوێت نە دایک نە باوک نە کەس ئەو خەرۆنا ئەو قەبرە تەنگ و تاریکە ئەو تۆزە نوێژ و ڕۆژەی کە پێتە لەگەڵ خۆتا دێ نەژنەکە دەچێتە ناو قەبرەکەەوە نە مناڵەکەت نە باوکت نە براد نە کەست ئەی بۆ حسابێ بە ئەو ڕۆژە ناکەیت